لە هەندێک حالەت و نەخۆشیە گوازراوەکان بە تەنها اعتماد لەسەر یەک تاقیگە ناگرێت لەم شارەوە دێگوازنەوە بۆ مختبەری سەحە عامەی مەرکەزی جارێشتر لەگەڵ ڕێکخراوی دۆسیزیوانی ئەوانیش مختبەری لۆکاڵی و مختبەری مەرکەزیانێ بۆیە ئێمە ژمارەیەک لەو سامپڵانە وەرگیراوە و تیمی پسپۆڕی لەگەڵ خۆیان بۆ ناو شاری هەولێر بۆ بەغدا و بەشێکمان داوەتە دەبلێچۆ زۆربەی هەرە زۆری حالەتەکان حالەتی جۆری ڤایرۆسین چونکە چەند جۆرێکی هەیە هەوکردن بە ڕێگەی ڤایرۆس دەبێ و ڕێگەی بەکتریا و بە ڕێگەی پەرەسایت و چەند میکرۆبێکی دیکە بەڵام ئەوانە جۆری کەمترن بەڵام ئەوەی ڤایرۆس و بەکتریاکە هەیە ئەوەی ترسناکیەکە کە لە جۆری بەکتریاکەیە بەڵام جۆری سادە و ساکار و یان بڵین دەتوانین بڵین مایلد لە بۆ مۆ دەرێت دواتە لە باری سادە بۆ مامناوەند ئەمە جۆری ڤایرۆسەکەیە زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ بینیمان نەخۆشەکان زۆربەی هەرە زۆریان وەزعی تەندروستیان باشە و بەشێکی زۆریش من دەمەوێت پێتان بڵێمەوە کە ڕەوانەی ماڵەوە کراوە چارەسەر کراوە بەڵام من دەمەوێت یەکشت دووپات بکەمەوە کە بە ڕێزان هاوڵاتیانی خۆشەویست کە ئەمە ڕاستپاردەی راپۆرتە پزیشکی و پەتازانیەکانی هەم تیمی پزیشکانی وەزارەت بووە هەم ڕاستپاردەی وەزارەت تەندروستی عێراقی فیدراڵ بووە لەو راپۆرتانەدا باز لەوە دەکا کە دەبێت زۆر بە حەکیمانە و زۆر بە زانستیانە بەرەنگاری ئەم نەخۆشیە بینەوە و ڕێکارەکان و ئیجراعات و تەعاملکردن لەگەڵ ئەم نەخۆشیە مەبەستی ئەوەیە نابێ بە شێوازێک بێ مجتەمع بترسێنین نابێ بە شێوازێک بێ کۆمەلگا تووشی ترس و فۆبیا و دڵە ڕاوچێ بکەین